داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنێ. یا ڕەبی لێت ئەپاڕێینەوە بە ناوە جوانەکانت بە ناوی ئەلموغیث يا غياث المستغيثين أغثنا يا أرحم الراحمين. اللهم أنزل علينا رحمتك يا رب، اللهم أنزل علينا بركاتك يا رب. يا ربي خوايا بخاترنا وجوانكاني خود بخاتر اسمي عظمي خود بتاواني خما لقل معنا ميكا. يا ربي بزيد بمعنى بيتوا، بزيد بمنال وآفرتانا بيتوا. يا ربي بزيد بفقير وهجارانا بيتوا يا رب العالمين. يا ربي بزيد بزمانكانا بيتوا يا رب العالمين. باراني رحمت من ببارنا بأميد من مكلا رحمتي خود يا الله. خوشكو برا بالرزا كان مسلمان خوشوي سكان. إمام مسلم لحديث جمارة 671 لأبو هريرة وخويل الرازي بصحابي بالرزي في غمري خوشويسمان صلى الله عليه وسلم بوما نجريت وك رسول الله فرموي: أحب البلاد إلى الله مساجدها وأبغض البلاد إلى الله أسواقها. پیغمبری عزیزمان، پیغمبری خوشویستمان ئەفەرمێ خۆشەویستترین وڵات، خۆشەویستترین جێگا لە لای خوای پەروەردگار لەسەر ڕووی زەویە مزگەوتەکانە و بوغزاویترین شوێنیش لە لای خوای پەروەردگار بازاڕەکانە. سلمانی فارسی خوایلی ڕازی بێ صحابەی پێغەمبەر صلى الله عليه وسلم فرمووی: لا تكونن إن استطعت أول من يدخل السوق ولا آخر من يخرج منها فإنها معركة الشيطان وبها ينصب رايته. أفرمي حتى بوت أكري يكم كسمة بك أجي تبازار، يعني يكم كسمة بلوي كدكان كيتوا كبازار كي وآخر كسيش موا كلبازار درتشي، چونك جيغاي جنگي شيطان كتيا زور جار سركوي بازار كان هر لويشا شيطان آلاي خوي هلأكا. إمام نووي لشرح صحيح مسلم أفرمي بو بازار كان شوێنی شەیطانە و خوای تەعالا خۆشی پێیان نایەتەوە، چونکە زۆرینەی غەش و فێڵ، زۆرینەی ڕیبا و سوو خواردن، درۆی سوێنی درۆ، خلافکردنی وعد، پشتکردن لە زکری خوا سبحان الله لە بازاڕەکان هەیە. ئەغلب وایە و قیاسیش لەسەر ئەغلبەکرێ، نەک لەسەر تەنیا کە پیاوێکی ئیماندار ها لە بازاڕا و دایم دەمی بە زکری خوایە و قەت درۆ ناکە و قەت فێڵ ناکە، ئەوە حاڵەتێکی شازە. یان ئەتوانی بڵێ کەمینەیە. زۆرینەی ئەهلی بازاڕ خەریکی فرتوفێڵن، خەریکی ترازوبازین، خەریکی غەشکردنن لە پێوانە و لە هینا ئەگەر ئاگایان لە خۆیان نەبێ. ئەمە طبعا ئاگادارکردنەوەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نافەرمێ مەچنە بازار یا معاملە مەکەن، نا، ئەفەرمێ لای خوا خۆشەویست نییە ئاگات لە خۆ دەبێ. بازار شوێنی شەیطانە، شوێنی معرەکەی شەیطانە. بەڵام مزگەوتەکان کە ماڵەکانی خوایە، لە مزگەوتەکانە زۆربەی جار نوێژەکان ئەنجام ئەدرێ، قورئانی تیا ئەخوێنرێ، زانستی شەرعی تایە دراسە ئەکرێ، زکری خوای تیا ئەکرێ، خەڵکی ڕۆژی 5 فەرستایە کۆ ئەبنەوە، نوێژ ئەکەن، زکر ئەکەن، قورئان ئەخوێنن، دەسڵاتدار و بێدەسڵات، فەقیر و دەوڵەمەند، مناڵ و گەورە، هەمویان بەشان یەکەوە ڕائەوەستن، تایە هەست بە دڵنیابوون ئەکەن، هەست بەوە ئەکەن کە یەکسانن، دڵی یەک ئەدەنەوە، خۆشەویستی و مەحەبەت لە ناو مسلمانانە بەهۆیەوە پەیا ئەبێ، ئاگایان لە یەکتری ئەبێ،
لەوێ ئەزانرێ کێ فەقیرە تا یارمەتی بدرێ، کێ نەخۆشە تا سەردانی بکرێ، کێ کەسێکی مردووە تا سەرخۆشی لێ بکرێ. لە کۆتایی هەموو هەفتەیەکی شار ڕۆژانێک هەیە پێ ئەوترێ ڕۆژانی جمعە کە تایە مسلمانان کۆ ئەبنەوە و گویان لە وتاری جمعەیە و تایە تەذکیرەی ئیمانی ئەکرێ، یعنی یادخستنەوەی ڕۆحی و ئیمانی ئەکرێ، تەوجیهی مسلمانانیش ئەکرێ بۆ عەقیدەیەکی پاک و بێگەرد، بۆ عیبادەتێکی ساغ و سەلیم، بۆ ئەخلاق و ڕەوشتی جوان، بۆ ئەوەی لە عەقیدە و بیر و باوەڕە خراپەکان بە دوور بن، خوا نەخواست پەرستشێکی هەڵە نەکەن کە بەرەو هەڵدێربیان با، دوور بن لە ئەخلاقی خراپەوە. هەر لە مزگەوتەوە حافظ قورئان دروسە بێ، مناڵێکی ڕەبانی قورئانی پەروەردە ئەبێ، هەر لە مزگەوتەوەیە دەرس محازەرات ڕەمەزانان دەرس و دروس، دەیەها پیاوی چاک، دەیەها عالمی گەورە، دەیەها سەرکردەی گەورەی هەموو ملەتەکان و من ضمنهم کورد لە مزگەوتەکانەوە پەروەردە بوون. بۆیە مزگەوت خۆشەویستترین شوێنەکانە لای خوای پەروەردگار. خوای تعالی لە سوورەتی نوورە ئەفەرمێ في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال. لما ليلك أخوي تعالى أمري كردوا، لما ليلك ككردوت يا مالي خوي كمزقوت كان خوي تعالى أمري كردوا كبرز رابجيري أن ترفع، برز رابجيري بآودان كردنوي بباك راقرتني بوي دور بيت أو شوينة مباركة لكرين وفروشتن لباسي دنيا، بەڵکو ببێتە شوێنی پاکی، شوێنی خاوێنی، شوێنی قسەی چاک، شوێنی پەروەردەکردنی نەوەی داهاتوو. ئەم جا فەرمێ و هەروەها وەیوذکەرە فیها اسمه، و ئەمریشی کردووە خوای تەعالا کە تایە زکری خوا بکرێ، قورئان بخوێنرێ، پەیامی خوا بگەیەنرێ، دەرس و دروس بە خەڵکی بدرێتەوە، ئەخلاق و ڕەوشت و پەرستش و عیبادەت و عەقیدە و بیر و باوەڕ تایە ساغ بکرێتەوە. يسبح له، يعني لەناو ئەو شوێنانە خوا ئەمری کردووە تەسبیحاتی ئەو بکرێ، پاک ڕاگرتنی پەیامی خوا و دینی خوا بە شەو بە بەیانیان و بە ئێواران. غودو يعني بەیانیان، لە نوێژی بەیانیوە ئاسالیش کۆتایی ڕۆژەکە مەغریب و عیشایە. ئەمە کێ ئەم ئیشانە ئەکا؟ کێ کە مزگەوت ئاوەدانەکاتەوە بەرز ڕای ئەگرێ؟ ریجال. ئاەتەکەی دوایەوە ریجال، پیاوانێک لا تلهیهم تجارة ولا بيع، تجارەت و بازرگانی مەشغوڵیان ناکا لە کارە گەورەکە کە خوا خەڵقی کردوون بۆ ئەوە، کڕین و فرۆشتنی بازار مەشغوڵیان ناکا، بەڵکو حتى ئەگەر بڕۆنە بازار، حتى ئەگەر بڕۆنە کاسبی، بەڵام دڵیان بەسراوە بە مزگەوتەوە، بەردەوام دڵی لە مزگەوتە، دڵی لە ئیشە سەرەکیەکەیە. خوای تەعالا ئێمەی بۆ ئەوە خەڵق کردووە. خۆشەویستەکانم، هەدەفی سەرەکی لە خەڵقی ئینسان ئەمێ، بەڵام ئەوکان تریش زەروراتی ژیانن، مەجبوری ئەنجامی بدەیت، بەڵام نابێ ئەمەت لەبیر بباتەوە. بۆیە خوای تەعالا ئەفەرمێ پیاوانێک دائیمەن ئەوانەی کە زۆر لێ هاتوون، زۆر مردن، زۆر ئەمری خوا جێبەجێکن، خوای تەعالا لە قورئانە بە ریجال ناوێنە بە پیاوانێک چی ئەکەن ئەم پیاوانە؟ عینەن طبعا لە شوێنی تریشە هەیە لە قورئانە، مەسەن سورة ئەحزاب ئاەتی 23 خوای تەعالا ئەفەرمێ من المؤمنین الرجال. ئەم ریجالانە چین؟ لەناو ئیماندارانە پیاوانێک هەیە. خۆ بۆ ئیمانداران هەمویان پیاو نین؟ بەڵێ هەمویان پیاون. ئەی بۆ خوا ئەفەرمێ لەناو ئیماندارانە پیاوانێک هەیە، يعني کەسانێک هەیە لێ هاتوون. من المؤمنين الرجال صدقوا ما عاهدوا الله عليه، ڕاستەکەن لەگەڵ خوایە، درۆ ناکەن، هەر بەس بەدەم یا بە زاهیر و دوایەوە ئەخلاق و ڕەوشتەکانیان لەگەڵ دینا نەگونجێ. رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة. هیچ مەشغوڵیان ناکا لە نوێشکردن، لە زەکات دان، لە زکری خوا،
يخافون يوما بجواني تيغيشتون كالروجيك هي كأوان لي أترسن تتقلب فيه القلوب والأبصار روجيك واد لكان همو هلا قرينا شاوان همو أبلا قبل خوابنا من بدلو روش جا خوش يسكانم پێویستە لەسەر ئومەتی ئیسلام مزگەوتی لەبیر نەچێ بازاڕەکان نابێ مزگەوتەکانمان لەبیر بباتەوە پەیامی مزگەوت نابێ لەبیر بچێ بەهۆی دنیاوە بەهۆی مەشغوڵبوون بە دنیا و بە کاسبی و بە ئیشکردن و بە مەشغوڵبوون بە مناڵ و بە خێزان و ئەوانەوە ئەبێت مسلمانان تا بۆیان ئەکرێ بە پارە و ماڵیان بە نەفس و ڕوحیان خزمەتی مزگەوت و ماڵەکانی خوا بکەن ئاوەدانی بکەنەوە عیمارەتی بکەن نەیەلن مزگەوت بێناز بکەوێ براینا لە هەر شوێنێکە مزگەوت بێناز بێ یعنی ئیمان لەو شوێنە نییە لە هەر شوێنێکە مزگەوت ئاوەدان بێ بە بینای بە کەسایەتەکانی بە نوێژکردن لە ناوێ ئەوە دلیلی ئیمانە إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر كي ماڵەکانی خوا ئاوەدان ئەکاتەوە طبعا دوو جۆر ئاوەدان کردنەوە بەوەی کە بیناکەی نوقسانیەکانی نێلی نوقسانی ببێ هەمووی پڕکەیتەوە و بە نوێشکردن تایە ذکرکردنی خوا تایە کێ کەسانێک کە ئیمانیان هەیە بەخوا بە ڕۆژی دوایی ئەوانە مزگەوت ئاوەدانەکەنەوە ئەبێ مسلمانان پێشبڕکێ بکەن لە خزمەتکردن و ئاوەدانکردنەوەی مزگەوتە و تەنها مەبەستیشیان ڕەزابوونی خوا بێ براینە هەموو خێر و سەدەقەیەک باش وایە بە نهێنی بکرێ ئللا سەدەقەیەک بۆ ئاوەدانکردنەوەی ماڵی خوا بۆ جیهادکردن لە پێناوی خوا بۆ ئەو کارە خێریانە کە کاری گشتین ئێستا ئەبێ بە ئاشکرا بکرێ ئەو منافەسانە بە ئاشکرا کابرا کاتێک بێ مزگەوت کە بە ئاشکرا بڵێ من ئەوە ئەدەم بۆ مزگەوت بۆ ماڵی خوا بۆ ئەوەی مسلمانان چاوی لێ بکەن و ئەوە نابێ بە ڕیاژ چونکە نیەتی دڵ لە دڵی ئینسان هەیە بەڵام کاتێ خێر بە فەقیرێکەکەی باش واتانێ دەستی چەپت بە دەستی ڕاست نەزانی لەبەرەوەی ئەو نەشکێتەوە چونکە ئەوە کەسایەتیەکە بۆی کەسایەتەکەی نەشکێتەوە بۆت بکرێت بە خزمێکیا بە کەسێکا بۆی بنێرە با نەزانێت تۆ داتەپی بەڵام بۆ ماڵی خوا منافەسە بکە ئەبوو بەکری سدیق و عومەری کوڕی خەتاب و ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کارە خەیریەکانە کاتێ پێغەمبەر ئەیفەرموو مسلمانان ئیسلام پێویستی پێتانە ئەوە بەرماڵ داخرا و فرمون والله گەورەترین منافەسەیانە کرد عومەر ئەیفەرموو مەگەر من ئەمڕۆ لە ئەبوو بەکر ببمەوە ڕۆیش چی هەبوو لە ماڵە بۆ نمونە دەفتەرێکی هەبوو لە ماڵە 50 وەرەقی هێنا و خسیە سەری وتی ئەمڕۆ لە ئەبوو بەکر ببمەوە کاتی ئەبوو بەکر هات تەماشای کرد ئەبوو بەکر دەفتەرێکی لە ماڵ بوو هەموو دەفتەرەکەی هێنا خسێ ناوی سبحان الله ئەمڕۆش نەمتوانی لە ئەبوو بەکر ببمەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە عومەر فەرموو عومەر چیت بۆ ماڵ و مناڵت جێڵا فەرمووی نیوەی ماڵەکەم نیوەیم هێنا ئەو پارەی کە هەم بوو نیوەیشم جێڵا بۆیان بە ئەبوو بەکر فەرمووی ئەبوو بەکر تۆ چی جێڵا فەرمووی هەر هەموویم هێنا ئەی پێغەمبەری خوا خوا و پێغەمبەری خوام بۆیان جێڵا ئەوە منافەسەیانە کرد لە کاتی گرانیەکانە لە کاتی ناڕەحەتیەکانە عوسمانی کوڕی عەفان بە سەدەها حشتر و قافڵەی گەورە گەورەی ئەهات لە تجارەت بۆ ناو مەدینە کاتێ تاجرەکان ئەڕۆیشتن ئەیانوت ئەوەنەت پێ ئەدەین یعنی مەسەلەن لە 150 پێ ئەدەین قازانج فەرموو زیاترم پێدراوە یەکێک ئەیوت لە 106 ئەیوت زیاترم پێدراوە تا گەیانیانە 110 وتیان کەس ناتوانێت لەوە زیاتر بدا ئیتر قازانج ناکا لەوە زیاتر فەرمووی من یەک بە 600م پێدراوە بڕۆن هەمووی تەوزیعکەنە سەر فەقیر و هەژارانی مەدینە هەموو ڕۆژی ئەمە نییە هەموو ڕۆژێ خەڵق ئاوا پێویستی پێی نییە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئیتر عوسمان هیچ زەرەری پێ ناگەێنێ لەمڕۆ بەدواوە تەواو بەهەشتی بۆ خۆی کڕی هەموو ڕۆژێک ئەم فورسەتە نییە تۆ بەهەشت بکڕی بیرێک هەبوو لە مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هی کابرایەکی جوولەکە بوو تەنها بیرێک بوو کە خەڵق ئاوی شیرینی لێ ئەینەکرد بە پارە ئەیدا بە پارە ئاوێ فرۆشت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی مسلمانان زۆربەیان فەقیرن ئیسە مسلمانێک هەبوایە ئەبیرەی ئین بکردایە عوسمان یەکسەر بەر لە ئەوەی کەسێکی تر هەڵسێ یەکسەر خۆی دزیەوە ڕۆژ گەیشتە کابرای جوولەکە وتی بە چەندەی فرۆشی نیوەی مەوێ مەسەلەن مقدارێکی دیاری کرد فەرمووی ئەوە هی مڵکی منە تەواو
هاتو بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەوە بیری ڕومەم نیوەی کڕی ڕۆژی ئاوی ئێمەیە ڕۆژی ئاوی کابرای جوولەکەیە کە ئەیفرۆشێ مسلمانان لە ڕۆژەکەی منە هەمویان بڕۆنەوە بەبەلاش ئاو پڕ بەبەلاش تر کابرای جوولەکە مەجبور هاتە لای ئیمامی عوسمان بە هەرزان ئەو بەشەکەی ترشیدا چونکە لە ڕۆژەکەی ترا کەس نەیەکڕی ئەویشی کڕی هەر هەمووی وەقف کرد لە پێناوی خوایە ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا بوون عەبدوڕەحمانی کوڕی عەوف کاتێک کابرایەکی فەقیر دێتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای گەنمەکە ئەفەرمێ بچۆ دوکانەکەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف بڕۆ بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی فەردەیەکی گەنمم باتێ کاتێ چوو پرسیاری کرد کامە دوکان عەبدوڕەحمانی کوڕی عەوف وتیان ئەوە دوکانەکەیەتی چوو تەماشای کرد عەبدوڕەحمان دانیشتووە قاپێک یا بەدەستەوە ئەو گەنمانەی کەم لە کات یعنی کێشانەوە هینە ئەڕژێ دانیشتووە دانە دانەکۆی کاتوی کاتە ناو قاپێک بەدەستێوێتی ئیتراوی زۆر سەیری هات وتی ئەمە وە فەردە ئەوە تا دانە کۆ کاتەوە ئەمە هات بگەڕێتە دواک سەری بەرز کرد و عەبدوڕەحمان فەرموو خێرەوە هاتی و گەڕایتۆ وەڵڵی نازانم بڵێم چی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم منی ناردووە بۆ لای تۆ هاوکاریم بکەیت و یارمەتیم بدەیت کاتی ئەبینم تۆ بە دانە گەنم کۆکەیتەوە لە تۆی شەقەکانە دەریەکەیت و ئەیکەیتە ناو قاپێک ئومێدم نەما فەرمووی ئێمە بە دانە کۆیەکەینەوە بەڵام بە جوملای ئەی بەخشین لە پێناوی خوا چەندێکت ئەوێ باریکە و بیبە چەندێکت ئەوێ باریکە و بیبە خۆشەویستەکانم ماڵەکانی خوا با بێناز نەبن إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وأقام الصلاة وآتى الزكاة ولم يخش إلا الله فعسى أولئك أن يكونوا من المهتدين في غمري خوشويس ما نفرمي صلى الله عليه وسلم لحديثك صحيحة كإمام مسلم وإمام بخاري أيرنوا من بنى لله مسجدا بدشن رواية يكاتوا بنى الله له مثله في الجنة هر كسيك مزقوتيك بنابك لبيناوي خواي تعالى وەکو ئەوەی بۆ بیناکات لە بەهەشتا لە ڕیوایەتێکی ئەم حەدیثە کە ڕیوایەتی ئیمامی ئیبن ماجەیە ئەفەرمێ من بەنا مەسجدا لله کەمیفحەصی قەطات وەکو لانەی سوێسک هەر کەسێ ماڵێکی بۆ خوا دروست کرد بەقەدەر لانەی سوێسکێ جا عولەما ئەفەرمن بۆیە لانەی سوێسکی باز کرد چونکە سوێسک لە باندار لانە ناکە یەلکە ناکە لە شاخەکانە نایکە بەڵکو لە عەرزێکە ئایکە لەسەر زەوی ئایکا مزگەوتیش ئاوایە ئەوەنەی لانە سوێسکێک پاجەیەک بۆ خوا دانەی کە عیبادەتی خوای تەعالای لێ بکرێ حتى ئەفەرمێ ئەو ئەصغر لەوەش کەمتر بنى الله له بيتا في الجنة خوای تەعالا ماڵێکت بۆ دروستەکە لە بەهەشتا ئەگەر دەست بوو بێ لە یەک بلۆکی مزگەوتە ئەگەر سبلتێکی مزگەوت ئەگەر پانکەیەکی مزگەوت ئەگەر گلۆپێ تەماشاکەن خۆشەویستەکانم ئینسانی مسلمان ئەبێ هەوڵدا حتا لە دنیاە ڕەزیل نەبێ خۆشەویستەکانم زۆر کەس پارەی هەبوو ئەیتوانی خێر بکە ئێستا بێ پارەیە و حەزەکا بیکە ناتوانێ بیکە نیت یانی لەوانەیە ڕۆژێ بێت ئێستا هەتە ڕۆژێ بێ نەتبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کێ ماڵی وەرەسەکەی لا خۆشەویسترە تا ماڵی خۆی جان ئەی پێغەمبەری خوا هەموو کەسێ ماڵی خۆی خۆشەویسترە تا ماڵی کوڕەکەی یا ماڵی کچەکەی دەی فەرمووی ئەوەی ئەیبەخشی ماڵی خۆتە ئەوەی نایبەخشی هی کوڕ و کچەکەت دەی فریای خۆت بکەوە داواکارم خوای تەعالا بخاتن ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی لەو کەسانە بین کە لە پێناوی تۆیە بسوڵحین لەبەر خاتری تۆ بسوڵحین شوێنی دینەکەت بکەین شوێنی ڕێبازی پێغەمبەرەکەت بکەوین یا ڕەبی خوایە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی کاربەدەستانمان ساڵح بکەی یا ڕەبی کوردستان بەرەو خێر و بەرەو چاکە بە یا ڕەب العالەمین ئامین ئامین